رسول الله اما زۆر پێخۆشحاڵی کاری ئیشێکی چاکرێت لە هەر شوێنێ بۆ هەر کەسێک و بۆ هەر دانیشتوانێ بەڵام بە تایبەتی بۆ خەڵک کوڕەدایەکێ بە خۆمان خەڵکی ئێرەن لێرە باوباپیرمان ژیاوە پیرۆزباییەکەی لە خەڵکی ئێرەوە لە ئەوانەی کە بەم ڕێگای ڕوون بە بۆنەی کردنەوەی ئەم جادەوە زۆر بە خێراتی میوانە بە ڕێزاناکەین دەستخۆشیان دەکەن بەڕاستی ئەمە لەسەر ڕەنجی شانی ئەو خەڵقە فەقیر وەژارە کراوە زۆر کەم کەسی تیاکە حالی زۆر باش بێەوە ئەمە سوپاسی هەموو ئەوانەکە کە بەشداریان کردووە ئەوش کە ماوە ئیسپێری بە حکومت بیکا ئەمریکا تا ئێستا کراوە کرێکار کردوێتی خەڵقی فەقیر کردوێتی خەڵقێک کردوێتی کە ڕەنجدەر و کرێکار و جوتیار و بە ڕەنجی شانی خوان و بە عارقی ناوچوانی خوان پارەکان پیان کردو لێرە سەرفیان کردووە ئەوەی کە ماوە بەڕاستی بە خەڵق ناکرێت ئەوەندە بە خەڵقەکرێ و ئێمە دەستخۆشیان دەکەین خەڵقەکە هەمووی بەشدار بووە ئەمە ئەوەی کە زۆر مای دڵخۆشیە هەر ئەوە نییە کە جادەکە کراوە ئەوەی کە ئەو خەڵقە یەک دەستە یەک ڕوحە یەک گیانە یەک زمانە یەک دڵە بە یەک ئیشەکەکەن بەخێرەتی مامۆستا ڕێزانە دەکەین مامۆستا مەلا ئیسماعیلی دێرە مامۆستا مەلا ئەحمەدی قامیش خێر و خۆشی بسم الله الرحمن الرحیم بەمەوەی گەورە دەمێڕەنایی خێر و خۆشی بەخولی ئەمەدی قەسەیرە الله عەمەلەکم رەسول والمؤمنون هەر ئاوەدام یاری چاک ئاوایە هەمیشە دەستخۆشیەکان لێ یەکتر یەخوا دەستان خۆش بێ بۆ برایەتی دۆستایەتی تەبایی خۆشەویستی کە بۆیە مایل ئەوەی کە ڕێگەی مسلمانان خۆشکەن چەندە کارێکی ئەنتیکەیە ئیسلام هەموو کارەکانی نقاتی بەداناوە سەرەتای هەمووی لا إله إلا الله محمد رسول الله آخری کەلامەکەشەوەیە ئیماتەة الأذى عن الطريق لابردنی ناخۆشی و ناڕێکی و خراپی لەسەر ڕێگە لابەری ڕێگاکەتان خۆش کردووە مای خێر و خۆشیە یەکوا سەربەرد و سەربڵند و سەرکەوتوون ئینشاءالله هەتا بە یەکەوە بن و لە دوێ یەکا بن و بەگوێ یەک بکەن و گوێڕایاڵی یەکتر بن دایمە سەربەرد و سەربڵندن خوای گەورە موفق و سەرکەوتوو پاتاکی بەناوی خوای بەخشندەی مهرەبان ڕێگا خۆشکردن لە ئیمانە ئیماتەة الأذى عن الطريق و هەروەها ڕێگا خۆشکردن هۆکاری لێخۆشبوونە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی بینما رجل يمشي بطريق فوجد غصن شوك فأخره فشكر الله فغفر الله له پیاوێک بە ڕێگەدا دەڕۆی دارێکی دڕکایی بینی لای برد ڕێگەی بۆ مسلمانان خۆش کرد سپاسی خوای لەسەر کرد خوا لێی خۆش بوو ئەی ئەوانەی کە بەشدار دەبن لە دروستکردنی ڕێگایەک لەکردنەوەی ڕێگایەک ئەمە بەڕاستی جێگەی لێ خۆشبوونە خوای گەورە ئینشاءالله لێیان خۆش بێ بەرەکەت بێتە ماڵ و حاڵە ئینشاءالله تعالی و ئەمەی کە ئەم خزمانی کوڕەداویە کردویانە هەم دڵسۆزی تێدایە هەم تەبایی و برایەتی تێدایە هەم خۆشەویستی تێدایە بۆ گوندەکەیان بۆ مڵک و ماڵی خۆیان ومێ دەکەین ئینشاءالله خۆزگە کاربەدەستانیش ئەمان چۆن دڵسۆزن بۆ گوندی خۆیان کوڕەداوی خۆزگە کاربەدەستانیش دڵسۆز بوونە بۆ هەرێمی خۆیان بیان توانی بە خزمەتی هەموو هەرێمەکە بکەن بە تایبەتی وەفادار بوونایە بەرامبەر بە گوندەکانیان کە ڕۆژگارێک لە گوندەکان بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاری کردووە لەسەر دووشت بە زۆری یەکەمیان دابینکردنی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیان بۆ خەڵک بەڵام لەسەر حسابی ژیانی خۆی قەرزدار بۆ کە وەفاتی کردووە ماڵ و حاڵ و چی هەبووە ئەمە غەنیمەتە هەمووی لە خزمەتی خەڵکا بووە لەسەر حسابی ژیانی خۆی ژێوی خەڵکی مسۆگەر کردووە لە خزمەتی خەڵکدا بووە بۆ ئەوە ویستویەتی خۆشگوزەرانی ژیانێکی خۆش بۆ خەڵک دابین بکە و هەروەها ژیانی قیامەتیشیان دووەمیان یەکەمیان ویستویەتی ژیانی دنیایان خۆشکە دوومیان هەوڵی داوە کە ژیانی قیامەتیان خۆشکە هەم لە دنیادا بەهەشتی پشکۆلی دروست کردو بۆیان هەم لە قیامەتیش فیردەوسی ئەعلا بۆیە خوای گەورە پاداشیان باتەوە بە خزمەتکردنی گوندەکە و بە دروستکردنی ڕێگاوبان ئەمە بەشێکە لە ئیمان بەرهەمی دینداریە چێ ئەوە دەکات کەسێکەوە دینی هەبێت بەرهەمی تاعات و عیبادەت و دینداری چیە ڕەوشتە جوانەکانە یەک لە ڕەوشتە جوانەکان بە خەمەوەبوونی ڕێگاوبان چونکە لە گوندی وا هەبووە کە جادە لێدراوە هەبووە لەسەر ئەوەی کەوا ڕزێکی بەرکەوتووە بنەدارێکی بەرکەوتووە منعی کردووە بەڵام تەبعاً لە لێدانی ڕێگاوباندا دەبینی مسلمان بەرژەوەندی گشتی هەڵدەبژێرێ بەسەر بەرژەوەندی تایبەتدا و بالاشی ڕزەکەم بەرکەوێت ئەو دارانم هەموو بەرکەوێت بەڵام ڕێگەیەکی خۆش بۆ گوندەکەم بێت ئەمە زۆر مهمە ئەمە نیشانەی تەبایی و برایەتی ئیمانە یاخوا
بەرەکەت بکوێتە ماڵ و حاڵی هەموو ئەوانەی کەەوە بەشدار بوون خوا پاداشتیان باتەوە خوایە کاسە و خاسەیان پڕ بێ و کوردستانیش هەر ئاوەدان بێ و کوڕەداویش هەر خۆشەویست و میواندۆست و خوا پاداشتیان باتەوە وەسەلام عەلەیکم ئەمە خەڵامەکەمی نەزانێت ئەمە مەترێکە سوێن بەخوا بێ لە حەق دەست هەموو مەترێکی 2000 پێش خی گەورە خێری خێرخوازان بنووسێ ئێمەش کە کۆڵمان پێوەڵ بتۆ گەرمی ئەو خەڵقا ئازابێک کە بەسەریا ڕۆ نایکەین بە منەت بەسەر هیچ کەسەوە بۆ خۆمان بۆ دێ خۆمانە بەرەکەتدار بێ ئینشاءڵڵا أو كسانات